تۆ شوێنی ئەڵڵا نەکەوی بتوێ من خەمە بەهەشت؟ من خوتار بۆ ئێوە ئادەم ئیخلاسم نەبێ و متابعەم نەبێ چاوەڕێ ئەو کەم لایک و کۆمێندیەوە من بخاتە بەهەشتەوە؟ کورتەوتاری تیکتۆک من بخاتە بەهەشتەوە؟ کورتەوتاری فەیسبوک؟ بە ئەڵڵا هیچ کەسێک لە ئێمە ناچێتە نایەوە إلا أن يكون خالصا صواب. ئیسلاحی دینیش بە دوو ڕوکنی عەزیمە بێ خۆشەویستان. من وتومە بەڵام خەڵک شتی لە بیرە چێ بەردەوامە بێ دووبارەی کەمەوە بۆ خۆشم سوودی هەیەوە بۆ ئێوەش. یەکەم الإخلاص لله وحده في كل عبادة. ئینسان خۆی یەکلایی کاتەوە بۆ هاتووی بۆ نوێژ، هاتووی تەسویر من کەی قڕوەبان سەر من و تو بەجدی، هاتووی فەرزەکەت لەسەر لاچێ، هاتووی جاسوسی بەسەر ئیمامەکە بکەی، دوای خوتبەکە بڕۆیتە دەرەوە بڵێ کورەوە کەی خوتبە بوو، کورە عەمر خوتبەکەی نەمێنێ، خوتبەکەی درێژ کردەوە، وا ئەوە کورد بوو بەکەڵک نەهات. بۆچی هاتووی؟ یا هاتووی دانشی ئەجر و پاداشتی جومعەکەت وەرگری وە شتێکی کەمیش لە ئیسلام فێربی. ئیخلاص زۆر مهمە خۆشەویستان. کابرا ڕوا بۆ حەج نازانێ بۆ ڕۆیە لەبەرەوەی ئیخلاصی نییە، خوتبە ئەخوێنێ بۆ خەڵک بۆ لایک و کۆمنت لەبەرەوەی ئیخلاصی نییە، ئەوێ خەڵک لە خۆی ڕازیکە. بۆیە ئەگەر ئینسان ئیخلاصی نەبێ وەکو ئەوە وایە بڕوا بۆ شوێنێکە لە خۆی کۆمەڵە خەڵکێکە بینێ کرێکارێکە نەبیش لە خۆی کاتە ناوێنە چووە بۆ ئیشێتر لەگەڵەوە نائیشەکە. بۆیە یەکەم ڕوکن ئینسان سەرکەوتوو بێ و ئیسلاحی لە دینەکەی هەبێ بریتیە لەوەی مخلیص بێ بۆ پەروەردگار سبحانه وتعالى. دوم خاڵ والمتابعة للرسول صلى الله عليه وسلم بأن يكون خالصا صوابا. ئینسان لە دوای ئیخلاسەکەی پێویستی بەوەیە شوێن پێغەمبەر عليه الصلاة والسلام. وەکو ئیمامی مالکە فەرمێ هەموو کەسێ لێی وەرئەگیرێ و ئەدرێتەوە دەموچاویە إلا صاحب هذا القبر صلى الله عليه وسلم. أفرمي إلا صاحبي أم قبر طبعا لبردم قبرك يا أبونا لمدينة هەموو شتمان لێ وەرئەگیرێ و ئەدرێتەوە سەر و چاومانە إلا أو نبي صلى الله عليه وسلم. خواي پروردگار لقرآن أفرمي اتبعوا ما أنزل إليكم من ربكم ولا تتبعوا من دونه أولياء. أفرمي شويني أو وحيبك ونكبوتان هاتوا وشويني خلقاني كي ترمكونوا بكنا أولياء خوتان. أقر إخلاص ومتابعة نبي بخوا وكوا لأسمان وبرو درابيتي وكوك آيات باسيكا. پروردگار فرمي فمن اتبع هدايا فلا يضل ولا يشقى. هر کسی شوێنی دین بکەوێ اللهم أصلح لي ديني الذي هو عصمة أمري. هر کسی هدایەتی منی پێگەیشت و شوێنی بکەوێ تووشی شەقاوەت نابێ ئەگەر خەڵکی لە گەرمەی گومڕاییە بێت، ئەگەر خەڵکی لە گەرمەی نەزانیە بێ. پەروەردگارە فەرمێ ومن يطع الله ورسوله. هر کسی شوێنی الله و ڕەسوولەکەی بکەوێ، الله و ڕەسوولەکەی لا عدل لهما سێمی نییە الله وبيغمر عليه الصلاة والسلام يدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وذلك فوز كبير. أفرمي هر کس شوێنی ئەو دوانە بکەوێ پەروەردگارە فەرمێ ئەی خاتە بەهەشتەوە چکەم بەهەشتی چێیە؟ هی ئەڵڵایە خۆی من نییە. تۆ شوێنی ئەڵڵا نەکەوی بتوێ من بتخەمە بەهەشت؟ من خوتار بۆ ئێوە ئادەم ئیخلاسم نەبێ و متابعەم نەبێ چاوەڕێ ئەو کەم لایک و کۆمێندیەوە من بخاتە بەهەشتەوە؟ کورتەوتاری تیکتۆک من بخاتە بەهەشتەوە؟ کورتەوتاری فەیسبوک؟ بە ئەڵڵا هیچ کەسێک لە ئێمە ناچێتە نایەوە إلا أن يكون خالصا صواب. ئەوە نیعمەتی چییە؟ هەر کەسێ شوێنی ئەو دوانە بکەوێ يدخله جنات ئەو تۆ ئەتەپێنێتە بەهەشتەوە، من و تۆ ناتوانین خەڵکی بتەپێنینە بەهەشتەوە. وذلك فوز كبير. ئەلێ برانەوەی یەکجارێکی دەست پێکە کە ئیخلاست هەبوو بۆ پەروەردگار بە ئیسلاحی دینەکەت و متابعەت هەبوو بۆ پێغەمبەر عليه الصلاة والسلام. وأطيعوا الله والرسول لعلكم ترحمون. شوێنی الله و ڕەسوولەکەی بکەون بەڵکو پەروەردگار بەزەیی پێتان نابێتەوە. الله فەرمێ وإن تطيعوه تهتدوا. ئەگەر ئیطاعەی پێغەمبەر بکەن عليه الصلاة والسلام طبعا ئەویش ئیطاعەی الله ئەکات تهتدوا هدایەت ئەدرێت. هەر کەسێ نیەتی ئەوە بێ شوێنی الله و پێغەمبەر کەوێ عليه الصلاة والسلام يعني هر ئینسانێک نیەتی ئەمە بێ خۆی زەلیل بکا بۆ الله. ئەگەر دوو شتت کەوتە بەردەم یەکێکی نازانی کامەیان ڕاستە و کامەیان ئەوەیە شەوان هەڵسە داوا بکە بڵێ خوایە من عەبدێکی نەزانم، من نەزانم جاهیلم، تۆ زانایی، تۆ پەروەردگاری ئەم ڕێم بۆ ڕوون کەرەوە. بۆیە خۆشەویستان بەڕاستی ئەلەو کاتەیە ئینسانی موسڵمان خوای گەورە دەرگەی لێ ئەکاتەوە
پروردگار فرمي وأطيعوا الله ورسول أفرمي فإن لم يستجيبوا لك فاعلم أنما يتبعون أهواءهم. أجر استجابة النبو بوجه رايلي الله بإصلاح دينك يعني بزان الشويني هوا وآرزو يعني كون هوا وآرزوش خوش ويستان أمتاني بيش إيمي لناودا جولكي لناودا كبخويا مش شعب الله المختار وتيان إيما خوا اختياري كردين لسر زوية ونصارايشي لناودا بوي عيسايان كرد خوا وبرستيان بنابا الله هر كس يشويني هوا وآرزو بكوي الله زليلي أكا خواب من بارزي بوي خوش ويستان پروردگار أفرمي وما يطيع الرسول فقد أطاع الله هر كسي إطاعي بيغمرك عليه الصلاة والسلام جوي رايلي الله يكردو سبحانه وتعالى.